بەڕای من ئەوەی کە ڕوویا لە سلێمانیە و خۆش و باسی کرد پێشتیش یادی ئەم تیرۆریستانە کراوەتەوە، بەڵام ڕەنگە بەقەدەر ئەم دەورەیە ئەوە سەخت نەبێ بۆ خەڵکی کوردستانی عێراق کە لە کاتێکا لە ئێران شۆڕشێک بەرپا بووە لە کوردستانەوە تا تاران تا بلوچستان تا زۆربەی شارەکە تا ئەهواز خەڵکی ئێران یەک دەنگ هاتنۆتە سەر جادەوە لە دژی جمهوری ئیسلامی و لە دژی مۆرەکانی هەمڕژێمە لە دژی ڕەمزەکانی هەمڕژێمە هاتونتە مەیدان و ڕەمزەکانیان پۆستەری و کەیکەلی ڕەمزەکان سووتێنن لە سلێمانیە یادی قاسمی سلێمانی گەورە تیرۆریستی سەر بە جمهوری ئیسلامی بکرێتەوە. ئەمە بەڕای من نەنگیەکە کە بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی شەرمە، هەنی شەرمە کە دەسەڵاتێک جورئەتی ئەوە کات، دەسەڵاتێک کە بەحساب لەسەر خوێن و ڕەنج و قوربانی خەڵکی کوردستان لە بەرامبەر ستەم دژی ستەم و زوڵم و لە پێناو ئازادیە بەحساب ئەمانە هاتوون و قەرار بوو کەمان نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەن و بە نوێنەراتی خەڵکی کوردستان حکومەت دروست بکەن، بۆم حکومەتە نوێنەری ئاواتەکان و ئومێدەکانی خەڵکی کوردستان بێ و هەتا نمونەیەک بێت بۆ با بڵێن خەڵکی کوردزمانی ناوچەکانی تر شوێنەکانی تر لە ئێران لە تورکیا لە شوێنەکانی کرد کە بڵێن ئەمە لانی کەم حکومەتێکە کە بە زمانی خۆبان قساکە، حکومەتێکە کە حکومەتێک بەحساب بە زمانی ئەوان کاڵێت داگیرکرد نییە، حکومەتی غەیرە نییە، حکومەتی خۆمانە، وەمە قەرارەکە ڕێز لە کەرامەت و لە حیسەت و لە ئیحساساتی هاوڵاتیانی کوردستان بگرێ، ئیسپاتی کرد کە ئەم دەسەڵاتە بەڕاستی بەقەدەر سەرەردەرزیەک ڕەبتی بە خەڵکی کوردستان بە ئاواتەکانی بە هەتا بە کەرامەت و شەخسەتی خەڵکی کوردستانەوە ئەوان ئامادەن هەموو ڕۆژێ کەرامەت و حیسەتی خەڵکی کوردستان پێشێل بکەن لە بەرخاتی بەرژەوەندی خۆیان. یعنی زانین چۆنە خەڵکی کوردستانی ئێران کاتێک کە ئەبینن لە سلێمانی یادی قاسمی سلێمانی کرێتەوە بەڕاستی ئیحساسی نەوعێک لە عەرەبەڵێ تەنیبی زەمیرەکەن، یعنی وجدانیان ناڕەحەت دەبێ کاتێک کە لە سلێمانی کە بەحساب مەڵبەندی بەرەنگاری دژی بەقس و دژی ڕژێمی سەرکوتگەری بەقس و بە جۆرێک هەتا مەفاهیمەکانی کورداتی کە ناسۆیسەکانی کورد لە چوار پارچەکەڵەن مرکزی وەستانەوەی کورداتی بۆ لە دژی ڕژێمەکان ئێستا بۆ بە مەڵبەندی لاوانەوەی تیرۆریستان و کوژانی خەڵکی ئێران و خەڵکی کوردستانی ئێران. بە بڕوای من ئەمە وەکوتم بۆ خەڵکی سلێمانی و بۆ خەڵکی کوردستانی عێراق ڕاستی ناڕەحەتیە، جێگەی ئەسەفە و بەڵگەیەکی بەقوەتە بۆی کە دەسەڵاتدارانی کوردستانی عێراق یەکێتی و پارتی ئەمانە بێژگە لە کۆمەڵێک نۆکەری جمهوری ئیسلامی دۆڵتای ناوچەکە کە بەرژەوەندیان بە تەواوی گرێ دراوەتە بۆ ڕژێمە وەحشی درەندانە و بە تەواوی کەوتوتە بەرامبەر بەرژەوەندی خەڵکی کوردستان و جێی خۆیەتی کە نەگەر خەڵکی کوردستانی عێراق لێرە بە نەفرەتیان بکەن و بە بڕوای من بە جۆرێک لە جۆرەکان ئەبێت ڕەدی ئەمە بنەوە هاوکات خەڵکی کوردستانی ئێران بێمە تەجروبەیەک بۆیان کە کوردایەتی و ناسیۆنالیزم بێژگە لەم پۆخڵات و توڕەهاتەی شتێکی تری بەدەستەوە نییە. ئەمانە ساڵانێکی زۆر کوڕی خەڵکیانە بە کوردۆ کوتم کچی خەڵکیانە بە کوش خەڵکیان وەزی خەڵکیان وێران کرد، ماڵ خەڵکیان یا بە وێرانکردن لە بەرامبەر بەعسا، بەڵام ئاخرەکەی ئەم مەجموعە چەتەوە کە خوانەڵێن چەتە و مەجموعەیەک نۆکەر مەجموعە بەکرێگیرای وڵاتەکان کە لە هیچ یەک شەرم ناکەن، لە قێزەوترین شەرم ناکەن لە بەرخاتی بەرژەوەندی خوان. بەڕاستی بێ ئەوان هەڵوێستەیە بکەن کە یعنی ئەحزابی کورداتی لە ئێرانیش ناسیۆنالیستەکانی کورد لە ئێران غێری ئەمانیش کۆمەڵێک چەتا کەسبێنێ لەسەر خوێن و قوربانی و ڕەنجی ئەوان ئەتوانن سەرۆت و سامان پێکەن و حکومەتێک دروستکەن کە حکومەتی چەتەکانێشێکی تر نییە. بۆیە بە بڕامە هەر ئەو ڕەوتەی کە ئێستا خوان دەستیان پێ کردووە، ئەو ڕەوتەی کە لەگەڵ خەڵکی ئێرانە لە شۆڕشێکا بەردان کە سەرجەم دەسەڵاتی ڕژێمی جمهوری ئیسلامی نیشانە گرتووە ئاماجی ڕوخانی ئەم ڕژێمەیەوە خوان نەبەستوە بە هیچ بانگەشەیەکی ناسیۆنالیستی و کوردایەتی و لەم بابەتانەوە ئەوان لە چوارچەوەی خەباتێکی سەراسەری کرێکاران و زەحمەتکێشانی ئێران لە پێناو دامەزانی دەسەڵاتێکی دیموکراسی خەڵکی دەسەڵاتێک کە شوراکانی خەڵک بەڕێوەی بەرێ دەسەڵاتێک کە دیموکراسی ڕاستەخۆی بەڕێوەبەرێ نە کوردایەتی و نە قەوم و نەگەر ئەقوام. بەڕای من ئەمە بێت تەجروبەیەکی گەورە بێ وەکوتیشم خەڵکی کوردستانی عێراقیش بەڕاستی ئەمە ئەبێت ئەمە هەڵوێستەیە بکات لەسەر ئەم قەزێوە، نابێت ئەمە ئەروە بە ئاسانی تێپەڕێ. خەڵکی کوردستان من دڵنیام شەریک نین لەمە، خەڵکی کوردستان لە دڵەوە ناڕەحەتن لەم کارێک کە دەسەڵاتدارانی کوردستانی کەنوە و بەبڕای بەشێک لەو کارانە سەیرەکەن کە چۆن لە بەرامبەر خەڵکا وەساڵەتەوە چۆن لە سەرنان و گوزەران و ژیانیان ئەوان پەلاماری خەڵکیانە و بە فیشەک و بەمە وەڵامیان هەتا لە یەکەم ڕۆژەکانی پشتوانی خەڵکی سلێمانی لە خرۆشانی ئێرانە بە چەک و بە گازی فرمێرەش وەڵامیانانەوە خەڵکی کوردستانی عێراق و خەڵکی سلێمانی و شارەکانی کوردستان بەشێکن لەو بزوتنەوەی خەڵکی ئێران و بەمە ناڕەحەتن. بەڵام بە بڕای من وەختی ئەوەیە کە بە هەر شێوێک بۆیانەکرێت ئەبێت بەڕاستی خۆیان ژیاکەنەوە لەم دەسەڵاتە
لەم کۆمەڵە مافیا و لەم چەتە هەتا لەم بەکرێ گیراوانەی کە ئامادەن لە وەزعێکی حەساسی بزوتنەوەی شۆڕژنیانی خەڵکی ئێرانە کە بەشێکی خەڵکی کوردستان ئێستا بە ئومێدەوە ئەڕوانێتەوە شۆڕشە ئەمان هاتوون لە پاڵ مجریمەکان و ئەوانەی کە بڕیاری کوشتنی گەنجانی کوردستانی ئێرانە وەستان و یادی ئەو مجریمانەکەنە بەڕای من ئەمە شەرمە نەنگینە و بێ خەڵکی کوردستان لەسەرەمە بێدەنگ نەبێت و هەڵوێستی جدی هەبێت لەم بارەوە. بەڵام ئەگەر تەماشای وتان بکەین کە لەو مەراسیمی یادکردنەوە قاسمی سلەیمانیدا دەوترا زۆر لە ئاستی واوەتر بەسەر قاسمی سلەیمانیدا هەڵدەوترا. بۆ نمونە باسەوە دەکرێت کە چەندە کەسێکی ئاشتی خواز بووە، چەندە کەسێکی تێکۆشەر بووە، چەندە کەسێک بووە لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستان و ئەو ناوچەکەتا بووە، تاوەکەوەی کە هەواڵ ئەبوبەکر پێشنیار بکە کە ڕۆژی تیرۆری قاسمی سلەیمانی بکرێتە ڕۆژی جیهانی ئاشتی. ئەم پیا هەڵدانانە بەسەر قاسمی سلەیمانی لە چیەوە؟ بەڕاستی هێندە ئاشتی خواز بووە و لە پێناو ئاشتیدا تیرۆر کراوە، یاخۆت سەرچاوی ئەم پیا هەڵدانانە لە چیەوە؟ هاوڕێ بلامەوەکوت ئەمانە مەجموعەیەک نۆکەر و مەجموعەیەکی خزمەتکاری جمهوری ئیسلامی بەڕاستی یانی طبیعیە کە نۆکەرەکان وەسفی ئاغاکانی خوان بکەن، بەڵام تۆ توانی لە چاوی خەڵکی ئێرانەوە سەیری قاسمی سلەیمانی لە چاوی خەڵکی ئێرانەوە سەیری سەرکردەکان جمهوری ئیسلامی بکە. ینی بۆچی مەسەلەن ینی ئەگەر قاسمی سلەیمانی ئاشتی خواز بۆ ئەگەر جمهوری ئیسلامی ڕژێمێکی دیموکراتیک و ئینسانی خەڵکی ئێران بۆچی شۆڕشەکە، بۆچی خەڵکی کوردستان ئێران شۆڕشەکە لە دژی ڕژێمە؟ ڕای من ئەمە غێری کۆمەڵک نۆکەر کە وەسفی ئاغاکانی خوانەکەن زیاتر نیە. طبعا خۆ دەزانی کە ئەحزابەکانی کوردستانی عێراق بە ئەحزابی کورداتی بە ئیسلامیەکان واتە ئەحزابەکانی عێراق هەمویان ئەمانە نۆکەرەکانی جمهوری ئیسلامی کە لە باوەشی جمهوری ئیسلامیە گەشەیان کردووە، بەشێکیان لە باوەشی ئەوە لەدایکبوون و بەشێکیان مەسیریان چانوسیان بەوە کرێدراوەتەوە، چکان چانوسیان لەگەڵ خەڵکی عێراقانی لەگەڵ خەڵکی کوردستان نییە، ئەوان بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان نییە، بەرژەوەندەکانیان لەگەڵ کۆمەڵێک چەتە معلومە چەتە خۆشی لە چەتەیە، یعنی ئەمانە کۆمەڵێک بەکرێگیراون حتمما ئەوان ئەبێت یادی گەورە باڵێن وەسفی ئاغاکانی خوان بکەن و ئەوان باڵێن بە ئیجابی باشتی خواز هەڵی بسەنگێن و هەتا مەسەلەوەی کە چوزام لە شەڕی دژی داعشا مەسەن هاوکاری کردوون لە هاوکاری پێشمەرگەی کردومانە هەمووی بەشێک بوون ئەوزان چۆن پێشمەرگە و خزمەتکاری ئەوان دەوری بینەوە، یەکێتی و پارتی بە خزمەتکاری ئێران دەوریان بینەوە. دیقەت بە مەسەلەن یعنی بۆ نمونە باشترین دلیل و هینترین ئەوەی کە سەدان کەس لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە عێراقا لە کوردستان عێراقا کوژدان بەدەستێ مەحزانە باوکەرێم حیزبان بۆ جمهوری ئیسلامی و هەر جوڵەیەک لە دژی جمهوری ئیسلامی بەسەرکوت کراوە لە حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان عێراق درا لە 2000 لەبەرەوەی کە بە جۆرێک پشتیوانی لە بستنەوەی کۆمۆنیستی لێرانە کرد و بەسەن ڕخنەی لە جمهوری ئیسلامیە بوو. یعنی خۆ ئەوە و هەتا وەکوتم مەسەلەن هەمیشە ئەو خۆپیشاندنەی کە کرا دژی جمهوری ئیسلامی کێشەی بۆ درووە. ئەخیران وەکوتم لە خۆپیشاندانەکانی یەکەم جار بۆ دیفاع لە شۆڕشی ئێران بینیمان لە سێمای چۆن معاملە کرا. بەڕای من بۆیە طبیعیە کە کۆمەڵێک وەکوتم نۆکەر کۆمەڵێک خزمەتکار وەسفی ئاغاکانی خوان بکەن، حتمما وەسفەکانی ئەمە حزابانی کوردستانی عێراقیش بۆ قاسم سلەیمانی وەسفی نۆکەرێکە بۆ ئاغاکای خۆی لەوە زیاتر. ئەگەر بێت و ئاڵوگۆڕێک لە ئێراندا ڕوو بداتەوە کۆتایی بە کۆماری جمهوری ئیسلامی بێنێت، پێتان وایە لێرە و بەدواوە یادی قاسمی سلەیمانی لە کوردستانی عێراقدا بکرێتەوە؟ من پێم وایە ئاڵوگۆڕێک کە لە ئێرانە ڕووبات سەرتاپای مانتقەکە خاتە ژێر کاریگەری خۆی. هاوڕێ منە نەک تەنها کوردستانی عێراق چارەنووسی حکوومەتی ئێستا عێراق بەستراوە بەو ئاڵوگۆڕانی کە لە ئێران ڕۆیات. من پێم وایە چارەنووسی بزوتنەوەی حیزبوڵڵا لە لوبنان، ئیسلامیەکانی یەمەن سەرجەم بزوتنەوەی ئیسلامی نەک هەر ئەوەی کەسەر بە ئێرانە بەڵکو هەتا بە جۆرێک بزوتنەوەی ئیسلامیش ئەمانە چارەنووسیان بەسراوەتەوە بۆی کە جمهوری ئیسلامی بڕوخی ئەوانە هەمووی بەشێکیان بە بڕایمە خۆریانەوە بەشێکیان لە چنەوە کوونەکانی خۆیان. بە تایبەتی من پێم وایە لە کوردستانی عێراق و عێراقا کاریگەریکی ڕاستەوخۆی ئەبێت لەسەر ئەحزابی ئیسلامی و هەتا ئەحزابەکانی کوردایەتی. یعنی چکۆکوتە مەسەن یەکێتی بە تایبەتی یەکێتی و ئەم ئەحزابانی تر یعنی بەتەواوی لە باوەشی ئێرانن. پارتیش کەم تا زۆر ڕاستە مەسەن زۆر تکەوتە باوەشی تورکیاوە، بەڵام بە بڕای من هەر سەرکەوتنێک بۆ شۆڕشی ئێران و خەڵکی ئێران و کرێکا و زەحمەتکێش ئێران بە بڕام ئەتوانێت بێجگەلەوەی ئەم نۆکەرانیان لە کوردستانی عێراقا لە عێراقا تووشی سەرلێشێواوی سەردەرگومی و چۆڵێ باوکەکان ئەمرێت و پشتیوانەکان نامێنێت سەریان لێشێوێت هاوکات بە بڕای من گیانی شۆڕژگێڕان ناو خەڵکی کوردستان عێراقی گەشێتەوە. بەڕای من بزوتنەوەی شۆڕژگێڕانی خەڵکی کوردستان بۆ ئازادی بۆ یەکسانی بۆ مافەکانیان بەڕای من هەنگا گەچێتە پێشەوە.
بۆیە پێمان نەگیادی قاسمی سلێمانی ناکرێتەوە بەڕای من تەنانەت ئەو جۆرە لە دەمدرێژەکانی ئیسلامی سیاسی و ئەو جۆرە لە پێدرێژەکانی ئیسلامی سیاسی و ناسیۆنالیزمی دەسەڵاتداری کوردایەتی بۆ سەپانی یاساکانی ئیسلام بەڕای من تووشی گیرۆدەی باڵین بنبەست دەبێت و بەڕای من مەجبور پاشەکشاکان لە بەردەم ڕەوتی یەکسانی خوازی و پێشکەوتوخوازی و مۆدێرنیزمی کۆمەلگای کوردستان و سکولاریزمی کۆمەلگای کوردستان